تا دێت پلەکانی گەرما ڕوو لە زیاد بوونە و پێدانی کارەبای نیشتیمانیش بە هاوڵاتیان بە پێچەوانەوەیە. هاوڵاتیانش بۆ خۆفێنکردنەوە بە سەربردنی کاتێکی خۆش لە ژێر تیشکی بەچینی خۆری هاوین پۆل ڕوو لە دەریاچە دەستکرد و ئەهلیەکان دەکەن. هاتوومەتە ناوچەی گەشتیاری سەرای سوبحان ئاغا لە قەزای سی سادق. ڕاستەوخۆ کەوتینە ناو ڕێگایەکی پڕ لە چاڵ و چۆڵی و ڕەگلا تا گەیشتینە دەریاچە دەستکردەکەی قەساکە. وەک پێشبینیمان کردبوو ژمارەیەکی بەرچاوی هاوڵاتیان و گەنجان هاتبوونە شوێنەکە بەهۆی ئەوەی بێبەرامبەرە هاوڵاتیان زیاتر لە مەلەوانگە ئەهلیەکان ڕووی تێدەکەن. بەڵام پیسی ئاوەکەش بەشێک لە گەشتیارانی دردۆن کردبوو. بەڵام من ناوم علی حسینە و بە بۆنەی پلەی گەرماوە هاتووم بۆ مەلێکردن. هەفتانەیەک دوو جاری ئەمە ناوی بۆ مەلێکردن. نام کەیوان بەختیارە دانشی شاری سێسایەقم. پلەکانی گەرما بەرزە و لەگەڵم گەنجاناتیم بۆ مەلەکردن و بۆی فێنکمان بێتەوە. بەس هەنێ ئەو خەشەڵ و قەوزەشتەی تیا ئیشەڵا هیوادارم بۆمان لابن و بۆمان پاو بکەنەوە. هەرزوو قەزاکەم بەرەو ناحێ ئەربەت و گوندی بێسانسوور جێهێشت تا ئەوەی بزانم گرفتەکە سەرجەم شوێنە گەشتیارەکانی ناوچەکەی گرتوتەوە یاخود تەنها سێ سادقە. بەڵام حکومەت درێغیشی لە پەراوێستنی ئەم ناوچەیە نەکردبوو لەبەر ئەوەی بە هەمان شێوەی سەراو بێستانسووریش سەرڕای زۆری گەشتیار بەڵام خزمەت گوزاریەکانی لە ئاستی پێویستدا نییە. بەهۆی ناچاری گەشتیارانیش دەریاچە دەستکردەکەی بێستانسووری جمەی داهات لە گەنجان و منداڵان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و دوور لە بێکارەبایی. گوندی بێسانسووریش شوێنێکی گەشتیاری و خەڵکی زۆر ڕووی تێکردەوە بەڵام بەهۆی تۆزێکی خراپی ڕێگاوبانەکە کە خەڵک ناتوانێت زۆر بێتە بەسیارە بێتە شوێنی مەلەکردن و شوێنینەکە بۆیە گرفتی زیاتر بۆ ئەو ڕێگاوبانەکە دروستی کردووە کە خەڵکێک ناتوانێت زۆر بێتە ناو ئینەکەەوە شوێنی مەلەکردنەکە ئەنا شوێنێکی خۆش و فێنکە و تەنها ڕێگەوبانەکەی تۆزە کێشەی بۆ خەڵک دروست کردووە ناتوانێت هاتوچۆی زیاتر ئەیرە بکە. بەهۆی گەڕۆگەرمایەکی زۆرەوە ئێمە ڕوو لەم گوندی بێسانسوورە دەکەین و کارەبای نیشتیمانی نییە. ئێمە بەهۆی دڵخۆشی خۆمانوێن بۆ ئەم گوندی بێسانسوورە زۆر خۆشە. تا ئێستا حکومەتی هەرێم نەیتوانیوە سەرچاوەداراییەکانی لە ڕێگەی کەرتی گەشتیاری و پیشەسازی و کشت و کاڵەوە هەمە چشم بکات و لە ئێستادا لە خراپترین دۆخی وەچەمخستی داهاتە بە شێوەیەکی خۆماڵی و دوور لە هەر فشارێکی سیاسی کە دەستی بکەوێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری شارە زۆر.